پرۆسەیەکی دیموکراتی بە پرۆسەیە کە هەموو بە برچاوی خۆ و ئەو ڕەفیقانەی کە لەوێ بوون لە ژمارەی 108 کەس لەوێ بوو لە دەنگانەکە ئەوانەی کە دەنگیان هێنا زۆربەی کاک فەرید، تابانخان، کاک مستەفا هەرسێکیان بە زۆرین دەنگیان بۆ درا. جا لێرە من لێرەوە پیرۆزبایی بە ناوی هەموو سەرکردایەتیەوە پیرۆزبایان لەکەین کە سوکاری شەهیدان، پێشمەرگەکان، یەکێتیەکان، خەڵکی کوردستان ئاگادارەکەین. ئەمە هەنگاوی یەکەممانە لە ڕۆژانی داهاتووشە ئەوەی کە پێویستمان بێ کارگێڕەکان، مەسئولی مەکتەبەکان هەڵابژێنین بۆ یەکێتی بچخینەوە سەر سکەی خۆی. جارێکیش من بە ناوی هەمویانە پیرۆزبایی لەم هەواڵە خۆشەویستانە ئەەکەم. پرۆسەی دووەمی هەڵبژاردن لە ئەنجومەنی سەرکردایەتی هاتە دی. پێشتر ئێمە سەرۆکایەتیمان هەڵبژارد بوو کە هاوسەرۆکی بوو. ئێستا ئەمە قۆناغی دووەمی هەڵبژاردنەکانە. پاشەوە دەسەکەین بە هەڵبژاردننی کارگێڕەکان، مەکتەبەکان، مەڵبەندەکان، کۆمیسیۆنەکان، بۆردەکان. بە دڵنیایەوە ئەم پرۆسەیەکی زۆر شەفاف بوو. کاندیدەکان ئەوانەی کە خۆیان کاندید کردبوو هەمویان چوون بۆ پرۆسەی هەڵبژاردن بە دەنگدانی نهێنی ڕاستەوخۆ. سكرتاریەتی ئەنجومەنی سەركردایەتی هەڵبژێردرا و ئەم پرۆسەیە بە دڵنیاییەوە سەرەتای قۆناغێکی ترە لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان.